گونار ئێکلۆڤ لە بنەماڵەیەکی بۆرژوازی پڕ لە کێشەی خێزانی لە ساڵی 1970 لەدایک بووە. دایکی کەسێکی سەرڕۆ بووە و حەزی لە گەڕان و بەسەربردنی کاتی خۆش کردووە، بەڵام بە پێچەوانەوە باوکی کەسێکی باوەڕداری مەسیحی بووە. هێشتا تەمەنی 8 ساڵان دەبێت کە باوکی کۆچی دوایی دەکات. پاش ماوەیەکی کەم دایکی شوو دەکاتەوە. ئیدی ئێکلۆڤ دەکەوێتە ناو دنیایەکی تەنیاییەوە، دنیایەک کە بێبەشی دەکات لە خۆشەویستی دایک و باوک. ڕەنگە هەر ئەوە ژوای کردبێت پەنا بۆ خەیاڵ و فانتازیا بات و خولیایی کردنەوەی دەرگا داخراوەکان بکەوێتە سەریەوە. هەر لە تەمەنی لاوێتی و قۆناغی ئامادەییدا خولیا و کەڵکەڵەی دنیای شعر و ئەدەبیات دەکەوێتە سەریەوە. کاتێکیش بە دنیای ڕۆژهەڵات و ئەدەبیاتەکەی ئاشنا دەبێت، هەر لە ڕێگای شعر و ئەدەبیاتەوە عاشقی دنیای سۆفیگەری دەبێت. بۆ ئەو مەبەستا دەچێتە لەندەن و پاشان لە زانستگەی ئۆپسالا درێژە بە خوێندنی ڕۆژهەڵاتیانە دەدات، بەڵام هیچ بڕوانامەیەک وەرناگرێت. ئیتی بەردی بناغەی پەیوەندیەکی پتە و لەگەڵ فەرهەنگی ڕۆژهەڵاتدا دادەنێت، بە تایبەتی فەرهەنگی عەرەبی و فارسی. یەک لە گرێیەکانی ئێکلۆڤ کە باز دەکەن بە دوای گەڕان بە دوای شتیت کە بۆ دۆزینەوەی لە ڕاستیدا بۆ دۆزینەوەی کەسێکە کە ئەو ئازار و ئەشکەنجەی بێداچی هەی بووە بدۆستەوە. لایەنێکی تر ئەوەیە ئەو هەر لە تەمەنی 15-16 ساڵی ئەو خەریکی خوێندنەوەی ئەدەبی ڕۆژهەڵاتی بوو، بە تایبەت ئیبن عەرەبی. چەند ساڵێک بوو ئیبن عەرەبی تەرجەمەی ئینگلیزی کرابوو لە ساڵی 1911 بڵاو کرایەوە. ئەو لە ساڵی 1916 و 15 لەو دەوروبەرە یەکەم جار بە ئەدەبی ڕۆژهەڵاتی ئاشنا بوو، بە ئەدەبی ڕۆژهەڵاتی خوێندیەوە. ئەوە کاریگەریکی یەکجار زۆر گەورەی لەسەر ژیانی ئێکلۆڤدانا. Ung var han intresserad av orientaliska religioner och andlighet. گونار خۆی سەر بە هیچ کڵێسایەک نەبوو، بەڵام بڕوایەکی ڕۆحی پتەویشی هەبوو. هەر ئەوەی ژوای کردبوو کە لە لاوێتیەوە ئارزووی بۆ لای ئاین و ڕۆحێتی ڕۆژهەڵاتیانی سۆفیگەری پەیدا کرد. گونار لەسەر ژیان و بەرهەمی ئیبن عەرەبی خوێندبوو و زمانی فارسیشی دەزانی، لە زانستگەی ئۆپسالا خوێندبووی. گونار ئێکلۆڤ یەکەمین شعری خۆی لە گۆڤارێکدا بە ناوی سپێکتروم بڵاو دەکاتەوە، کە دواتر دەبێت بە ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤارەکە. لە ساڵی 1932 یەکەمین کۆمەڵە شعری خۆی بڵاو دەکاتەوە. هێشتا لە قوستانتین دەژیم، ئەگەر پێی بگوترێ ژیان میرێکی ئەو هۆزەی کوردانم، لە سەروی وان لە وەرگەمان هەیە. 3 شەو ڕۆژان لە ناو ئەو قوڕەدا کەوتم، لە ناوی ڕاکشام. 3 ڕۆژان بە جەستەم گەرمم کردەوە، بە ئاوی خۆم تەڕم کرد و بە پاشەڕۆیشم شێلام، کە باش و شک دەبێتەوە بۆ ئەوەی بەما بە پیتێژی فارسی ناویان بگرمەوە کە نازانن بیخوێننەوە. هاوینان بە توێنیەتی تێنوێتی تاسەی ئەوەی کە لەبەر ڕۆناچیدا دەژی و بە ڕۆژانەدا دێتە ژوورێ، زستانان بە سەرما و ئاوی سەرزەویەوە کە پێیەکان لە ئاوسێنێ، بە برسێتی بە ترسی ئەوەی لەسەرەوە لە ژووری قەیسەر شتێک زۆر بە نهێنی ڕووبدا و من لەبیر بکرێم هەمیشە بەو ئەشقەوە کە هەڵدەچێ بۆ ئەوەی بنیشێتەوە کە ڕادەبێ و هەڵدەلەرزێ. لەبیریان کردم بوومە پەیکەرە ئێسکێک، لەوێ بە نینۆکی سواوە لەپم بە دیواردا دەکوتی. مۆسیقا بەشێکی دانەبراو لە ژیانی ئێکلۆڤدا بووە. وەکو خۆی دەڵێت درەنگ دەستی پێکرد، دەنا ڕەنگە مۆسیقارێکی گەورەی لێ دەربچوایە. چۆن بمتوانایە پیانۆ بژەنم لە ژوورێکدا کە دیوارەکانی هێندە تەنک بوون، بە ئاسانی گوێم لە قسەکانی دراوسەکانم بوو. لە ساڵی 1958 دەبێتە ئەندامی ئەکادیمیای سوێدی کە ساڵانە خەڵاتی نۆبێل بۆ ئەدەبیات دیاری دەکات.
samling då, så man kan se vilken musik han tyckte om att lyssna ئەمە ئەو på. قەوانانن کە گەواهی ئەومان بۆ دەدەن گونار حەزی لە چ جۆرە موزیکێک کردووە وەکو شۆپان و مۆزارد و بتۆڤن. ئەو لە سەردەمی میلاوەتیدا نەیدەویست ببێ بە نووسەر، بەڵکو دەیویست ببێت بە مۆسیقار. ئەوە بوو کاتێک چوو بۆ پاریس هەڵی نووسینی مۆسیقایدا، بەڵام دوایی تێگەیشت تااقەتی دەبێت لە ژوورێکی بچووکدا دانیشیت و پیانۆ Det بژێنێت. blev för jobbigt att sitta med ett piano i ett litet... Gunnar Ekelöf var ju medlem i گونار ئەندامی ئەکادیمیای سویدی بوو کە خەڵاتی نۆبڵ دابش دەکات کە ژمارەیان 18 کەسە. ئەوان سەردانی گوناریان دەکرد و پێکەوە دەیان خواردەوە و خۆشحاڵ دەبوون. گونار ماوەی چەند ساڵێک بەلەمێکی جوانی هەبوو. زۆر جار بە سواری بەلەمەکەی دەگەڕا و هاتوو چۆی دەکرد. år hade han en mycket vacker båt som låg här nere. ئێکلۆف دوا ساڵەکانی ژیانی خۆی لە شارۆچکەی سێکتۆنا بەسەردەبات. هەر لەوێش ئەو بورکانە شعریە سۆفیست و ئۆریەنتالیستیەکانی دەتەقنەوە، چونکە ئێکلۆف بە گیان و بە ڕۆح تێکەڵ بە دنیای ڕۆژهەڵات ببوو. ئاخر ئەو هەر لە سەردەمی لاوێتیەوە بەسەر پردی ئیبن عەرەبی و مەولانە جەلالدینی ڕۆمیەوە دەپەڕێتەوە بۆ ناو دنیای فەرهەنگی ڕۆژهەڵات. ڕزگار شێخانی کە شیعرەکانی ئێکلۆفی کردوتە کوردی دەڵێت ئەگەر گونار ئێکلۆف ئیبن عەرەبی نەخوێندایەتەوە ڕەنگە ئەو شاعیرە نەبووایە. هەر ئەو خوێندنەوەیە دەبێتە هۆی گۆڕانی هەموو فەلسفەی ژیانی ئەو کە پاشان بوو بە ڕێبەری شیعری سوێدی. ئێستا و داهاتووی شیعری سویدی کاریگەری ئەوی بەسەرەوەیە. گونار بۆیە ئێرەی بۆ ژیان هەڵبژارد دەیویست لە ئارامیدا بژی و بنووسێت. ئەم خانووی کە دەبینرێت ئەو وەختە زۆر پەربوت بوو، بەڵام کاتێک لە ساڵی 1960 چاپخانەی بونیەر پاداشتێک دەدات بە گونار ئێکلۆف ئەم خانۆ نۆژەن دەکاتەوە. ئیدی و بەبێ کرێت تێیدا نیشتەجێ دەبێت 100,000 کرۆنی. ئەو کاتە پارەیەکی زۆر بوو. گونار هەر خۆشی نەخشەی پەنجەرەکانی کێشاوە. گونار ئێکلۆف و ژنەکەی ئینگرید ئێکلۆف تەنیا کچێکیان هەبوو بە ناوی سۆسان. سۆسان گەنجێک بوو کاتێک لەم خانوەدا دەژیان. سۆسان دەیگوت ئەم خانووە تەنیا خانوویەک بوو کە باوکم بەهی خۆی دەزانی. گونار پێشتر لەو دەڤەرە لە چەند خانوویەک داژیا بوو. ئێکلۆف لە شعرێکیدا چەندین وێنەی خەیاڵاوی و دڵڕفێنی گۆلیوان و هەستی میرە کوردەکە وێنا دەکات. لە ساڵی 1958 تا ساڵی 1968 لەم خانۆدا ژیاوە. هەر لەم خانۆشدا بەشێک لە شێعرەکانی نووسیوە، بەڵام ئەوەی کەوەکو سەمفۆنایەک بڵاو بووەوە ئەو دیوانەیە کە پێی دەگوتێ سیانەی دیوان. ئەو شێعرە باسی میرێکی کورد دەکات کە لەلایەن دەسەڵاتدارانەوە دەگیرێت. آخر ئەو دژی ستەمکاران بوو. میری کورد دەخرێتە زیندانی بیزەنتینەکانەوە، بەڵام لە ڕاستیدا ئەو شێعرە باسی مرۆڤ دەکات، باسی شێوەی پاراستنی کەرامەت و بەها مرۆڤایەتیەکان دەکات. میر ئێمگیون میرێکی کوردی هی گڕی تۆیە ماخافتنا پاکیزەی کە هیچی نییە کە عادەمی هەیە. ڕۆحم پێی گوتم دژیان ڕاپەڕم ئەگەر هەنووکە سەریشم بە مێخێکی دەواازەدا بدرێت. من خەیاڵم هەر لای تۆیە ئەی پاکیزەی ئاور و عەدەم. دڵم کۆرپەیەکی لە ڕوو لاوازی نێوان پەراسوەکانمە، لە ڕاستیدا کۆرپەیەکی نێو قەفەزە. خەڵک بە نێوانی کۆڵەکەکانیەوە لە تەنانم دەدەنێ. من دەستم لە کەسپان نەکردوتەوە، هیچم لە خۆشەویستی دەست نەکەوتووە، تا مەزرۆی تۆم دەخۆم، برسێتی خۆم بە برسێتی دەشکێنم. مەبەستی تۆ وایە ئامانجی منی ژوا دەبێت. گونار ئێکلۆف تا مردیش کاریگەری ژیانی منداڵی لەسەر بووە. هەندێک جار گۆشەگیر و خۆی تەریک دەکردەوە. 3 جار بڕیار دەدات کە بۆ هەمیشە سوێد بەجێ بهێڵێت. لە شعرێکدا کاتێک باسی نامۆیی دەکات، پەردە لەسەر هەستەکانی خۆی لا دەدات.
ئەوێ کە نەیدەیتوانی لەگەڵ ڕەودا ڕێگا ببڕێ. من نامۆیەکم لە وڵاتەدا، لێ ئەم وڵاتە نامۆیەک نییە لە مندا. من هەز ناکەم خەڵکی ئەم وڵاتم، لێ ئەم وڵاتە وەک هی خۆی لە ناخمدا ڕەوتار دەکات. وەک مۆتیڤا تەنێماینێ ئەکەلف وەک زارۆکێکی ئێتیم تەنێ دێ بابێ ویە ئایلەکە ماڵباتەویە ماڵباتەکە نە تام بووە gelek problemê malbatiyane gelek caran ekelif tenêmaye jana tenêmayînê baş hîs kiriye xwestiye wek Kurdan wek milletên bindest ku tenêmane ketine ber destê zulmkaran êrişkaran işkence eziyetekî mezin dîn û xwe gelek rexnevan döjin ku ev mîrê Kurd ekelif bi xwîj döje mîrê Kurd ezim xwe bi mîrê Kurd ve dike yek xwe têda dûne mîrê Kurd wek neynikeke ku tu têda dikarî Bizansê bibînî têda dikarî jiyana ekelif jî bibînî. ساڵی 1965 دوای گەشتێک بۆ تورکیا سیانەی دیوان دەنووسێت و دەنگ دەداتەوە. یەکێک لەو شیعرانەی کە قسەی زۆری لەسەر دەکرێت میر ئێمگیونە کە باسی میرێکی کورد دەکات. میرێک کە دەکەوێتە نێوان بەرداشی بێزەنتی و سەلجوقیەکانەوە. دوای ئەوەی دەستگیر دەکرێت بۆ ماوەی 10 ساڵ لە کوستانتین زیندانی دەکرێت و ئەویش دەکەوێتە بەرسزایەکی دڕەقانەی باوی ئەو سەردەما کە ئەویش دەرهێنانی هەردوو چاوی زیندانیەکان بوو. مانەوەی لە زیندانێکی دوور لە نیشتیمان وای کرد میری کورد بە حەسرەتی گەڕانەوە بۆ کوردستان و دەڤەرەکەی خۆی گۆلی وان وەکو ئەوە بوو بەردەوام لە باڵگرتندا بێت. یەک لە کۆپلەکان وا دەست پێ دەکا هێشتا لە قوستەنتین دەژیم ئەگەر پێی بگوترێ ژیان میرێکی ئەو هۆزەی کوردانم لە سەروی وان لە وەرگەمان هەیە. چەند شوێنێک دێ وان قوستەنتین لە وەرگەمان هەیە ئەو چۆن بتوانێت کۆمەڵک شتێ بەیەکەوە ببەستیەوە. ئەوە ڕووداوەکی تاریخی ڕووداوەکی زۆر کۆنی مێژووی لە پشتەوەیە هی سەردەمی ڕوخانی ئیمپراتۆری بێزەنتی لە ئەو کاتێک کە سەرەتا عەرەب هجومی دەکرد یعنی فتوحاتی ئیسلامی کە دەهاتن لە بۆی ئیمپراتۆری بێزەنتی بڕوخێن و پاشان سەلجۆقیەکان کە تورک بوون لە ئێرانەوە هاتن و سەرەتا بەغدا و فلەستین و ئەو مەنتیقانەیان سووریایان داگیر کرد و لەوێ ویستیان بەرە ئەوروپا بێن تاکە دەواازەی ئەوروپاش ئیمپراتۆری بێزەنتی بوو لێەوە بێنە ژوورەوە. ئەوە بوو لەوێت سەدان ساڵ شەڕ بوو بۆ ڕوخانی ئیمپراتۆری بێزەنتی. کوردەکانی ناوچەی گۆلیوان لەو سەردەمدا پێیان دەگوتن ئەکریت. ئەکریت وشەی یۆنانیە و ڕەنگە وشەی ئاکرێش هەر لەوەوە هاتبی من مەزەندە دەکەم ئەوە بی ئەکریت واتە سنوور پارێز میرە کوردەکان سنوور پارێز بوونی ئەو سەردەم سنوور پارێزی ئیمپراتۆری بێزەنتی یەک لەو میرانە دژی ئیمپراتۆری بێزەنتی دەوەستەوە ڕاپەڕین دەکەن کوردەکان لە سەردەمی ئیمپراتۆری بێزەنتی ڕاپەڕین دەکەن بێزەنتەکان ئەو میرە کووردە بە ناوی میر ئەمگیۆن یانی میر ئەمجان کە هەندەجار ناوی دێ دەگرن و دەیبەنە قوستەنتین ئەو کاتە ئەستەمبۆڵ ناوی نەبوو وەکو ناو ئەوە نەبوو لەوێ سجن دەکرێ و پاش چەندان ساڵ کە هەردوو چاوی دەردەینن ئەوجا ئازادی دەکەن و بەرەو ناوچەی وان دەگەڕێتەوە. داستانی عەشقی کوێرکرا و میرێکی خاوەن گەلێشت بوو لێ زۆرتر حەزی لە ئەسب بوو ئیدی بە شوژنی داخ کوێرکرا گوتی لەم داغونەیش بەولاوە قەد ڕووناکی گەورەترم نەبینی تاریکێکی گەورەتریشم نەبینی لێ دەستەکانم فێرکردن ڕووناچێکی دی ببینن ڕووناچی دەست لێدان هەستی بە کەسێک کرد بە یا بە ئاستام گوێی لە دەنجی بە دەیزانی گەنجی
کاتێک ئێوارە دەگەڕێتەوە بۆ ژوورەکەی خۆی دوای خواردنەوەی چەند پێک کۆنیاکی فەڕەنسی ئیلهامی 11 شعری بۆ دێت کە هەمان شەودایان نووسێت. ئەوەش دەستپێکی نووسینی سیانی دیوان بوو، میر ئێم گیۆن. یەکەمین شعری باسی چیرۆکی میرێکی کووردە، میرێکی یاخی، میرێکی سنوورپارێز لە سنووری بیزەنتی کۆندا. دوای دەستگیرکردنی لە زیندانی بلاخێر زیندانی دەکرێت. دوای ئازار و ئەشکەنجەیەکی زۆر ئازاد دەکرێت و بەرەو زێدەکەی خۆی دەگەڕێتەوە. چاوساغەکەی ژنێک دەبێت کە نازانرێت ئاخۆ دایک، کێج، ژن یانیش معشوقێکی میرخۆیەتی. بەناو تورکیادا بەرەو زێدەکەی خۆی کە شاری وانە دەڕوات لە گەشتێکی شاعیرانەش دەشێت. پرسیاری ڕەخنەگران ئەوەیە کە بۆچی ئێکلۆف میرێکی کوردی هێناوەتەوە و بەسەرهاتەکەی کردوتە هەوێنی شیعرە بەرزەکەی بەناوی میر ئێم گیۆن. ئەوان پێیان وایە تەنیایی و بێکەسی خۆی وای کردووە کە خۆی لە تەک کووردا ببینێتەوە کە بە درێژایی مێژوو چەوسێنراوەتەوە و زوڵمی لێکراوە و بێکەس بووە. خۆی بە کەسێکی بێبەش مەغدور چەساوە زانیوە لە منداڵیەوە کە هاتووە ئەو شعرانەی نووسیوە و شعرە ئۆریەنت ڕۆژهەڵاتیانەی نووسیوە تاکە میلەت، تاکە کەس، تاکە ئینسان کە بتوانی ئەو خۆی تێدا بدۆزێتەوە ئینسانی کورد بووە لەبەرەوەی بە درێژایی مێژوو چەساوەتەوە، غەدری لێکراوە، بە خاوەن ماڵ نەزانراوە. ئەنی لەو ڕۆوە زۆر لەگەڵ حاڵەتی نەفسی ئەو دەگونجێ. شۆڕش دژی شۆڕش داربە tiştê nebaş eziyet işkenceyên mezin dihatin kirin. Gelek lîstikên qirêj qilêr hebûn. Siyaset gelek pîs bû di wê demê li paytextê Bizansê İstanbulê. Mîrê Kurd 10 sala di zindanên Bizansê da dimîne. Paşê di sala 1801 da wîya berdidin. Lêbelê berî berdanê tînin çavê wîya derdixin, mîl dikişîne çavê wî di wê demê cezayekî mezin bû. Mîrê Kurd jî ev ceza ixariye û bi her du çavan kor bûye. Bi vê evê bi vê rewşa xirab ji girtîgehê derketiye berê xwe daye Kurdistanê. Lêbelê Helbisvan şairê Swêdî ji vî mîrê Kurd ra jinek peyda kiriye. Ev jinika dayîk e, xuşk e, xudayeke jinîne, hebûneke femînîne, xêrxazeke xêrê û xêrxaziyê dibarîne. İnsaneke wisa bi qenciyên xwe ve hatiye naskirinê keseke bakîre ye zarewên tunûn destê vî mîrê Kurd digire ji İstanbulê derdikeve li ser rojavaya Tirkiye hetanî İzmirê paşê berê xwe dide Konya navenda Tirkiye paşê hêdî bi hesreta welatê xwe mesafe heldide diçe derdikeve Kurdistanê. Diçe bajarê xwe. Bajarê wî bajarê Vanê ye. Ev mîrê Kurd Kurdekî ji Vanê ye. Kurdekî esilzade ye. گونارێکلۆڤ لە ساڵی 1968 لە کەشێکی ئارامدا دواماڵاوایی لە ژیان کرد. ژنەکەی گونار وەسێتەکەی ئێکلۆفی بردەسەر کە لە شێعرێکدا داوا دەکات خۆڵەمێشەکەی دوای سووتانی بدرێت بەدەم ئاوێکەوە. بۆیە بڕیاریدا خۆڵەمێشەکەی تێکەڵ بە ئاوی ڕووباری پاکتولۆس لە تورکیا بکرێت. ئیدی ئێکلۆڤ داوا ناکات ئاوم بدەیە ئاو، چونکە بۆ هەتایە تێکەڵ بە ڕۆحی دەریا بووە و بەخۆی و بەلەما پچکۆلەکەیەوە بە دوای ژیانێکی سۆفیانەی ئەبەدیدا لە سەوڵ لێدان ناکەوێت.
ئەگەرچی مرۆڤ هەزار کۆپلەیشی هەبێ بە وشەی بێمانە هەڵبەسترابێ ئەوە یەک وشەی کۆرپەلەیەک باشترە کە گوێت لێبێت و ئاسوودەت بکە. ئەگەر یەکێ لە شەڕدا 1000 جار لە 1000 پیاو بباتەوە بەڵام یەکێکی تر تەنیا 1 جار لە خۆی بباتەوە ئەو کەسە گەورەترین براوە دەبێت.